ئیلیای دەسڕەنگین. لە پشوەکاندا هەمووان لە دەوری ئیلیا کۆ دەبوونەوە تا تابلۆکانی ببینن. ئیلیا وێنەی کانی و دۆڵ و چیاکانی کوردستانی دەکێشا و مامۆستاش بەردەوام تابلۆکانی لە فیستیڤاڵەکاندا نمایش دەکرد. تابلۆکانی ئیلیا بەردەوام بە باشترین دەستنیشان دەکران. ئەمەش وای کردبوو قوتابخانەکەش هەمیشە پلەی یەکەم بەدەست بهێنێ. ڕۆژێکیان ئیلیا سەردانی پۆلی یەکەمی کرد و بینی وێنەی زۆر ناشین لەسەر دیوارەکان کێشراون. ئیلیا هەستی کرەوانیش حەزیان لە وێنە کێشانە، بەڵام نازانن چۆن وێنە بکێشن. هەر بۆیە بیرۆکەیەکی جوانی بۆ هات. چووە لای مامۆستا و پێیوت دەمەوێت پۆلی یەکەکان بە نیگار بڕازێنمەوە. مامۆستا وتی بیرۆکەیەکی جوانە، پێشنیارەکەم سەرجەم دیواری قوتابخانەکە بڕازێنیتەوە. مامۆستا گروپێکی لە قوتابیان بۆ هاوکاری ئیلیا دروست کرد و پێکەوە سەرجەم دیواری قوتابخانەکەیان بە وێنە ڕازاندەوە. وێنەی گوڵ و پەپولە، وێنەی قوتابیان لە کاتی نەمامڕواندن و لە کاتی نیگار کێشاندا. چەند ڕۆژێک ئیشیان کرد، بەڵام هەستیان بە ماندووبوون نەدەکرد چونکە زۆر دڵیان خۆش بوو. بەڕێوەبەر و مامۆستاکان زۆر دەستخۆشیان لە ئیلیا و هاوڕێکانی کرد و لە گۆڕەپانی قوتابخانە سەرجەم قوتابیان چەپڵەی ئافەرین و سەرکەوتنیان بۆ لێدان. ئەوانیش زۆر دڵخۆش بوون بەوەی کارەکەیان جێی بایەخی هەمووانە.